پاش 8 مانگ لە چاوەڕوانی سەرنجام نەخۆشخانەی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری قەزای چەمچەماڵ کارەکانی تەواو کرا. نەخۆشخانەکە لەلایەن کەسانی خێرخوازی و سەرمایەدارانەوە بودجەی بۆ کۆکراوەتەوە و پاش تەواوبوونی ڕادەسی تەندروستی قەزاکە کرا. بەشێک لە وڵاتیانیش دەڵێن دایان ساڵە حکومەت بەڵێنی دروستکردنی نەخۆشخانە دەدات، بەڵام جێبەجێی ناکات. زۆرینەی مەڵبەند و بنکە تەندروستیەکانی سنوورەکە لە سەردەمی ڕژێمی بەعزدا دروست کراون و ئێستا لە هەرس و داڕماندان. کردی تەندروستی وەک پێویست نیە لەم سنوورە بەداخەوە لە ڕووی کەمی بینایەوە تا ئێستا بیناکانی ڕژێمی سەردەمی ڕژێمی بەعسە بەکاری دێنین تا ئێستا نەخۆشخانەیەکی گەورە نەکراوە بۆ چەمچەماڵکە بڵێن ئەمە حکومەت کردوێتی ئەوەی هەیە خێرخواز بەشی فراکەوتنی کردەوە. بەداخەوە ئێمە ساڵانە ڕۆژانە خەڵکمان لە نێوان چەمچەماڵ و تەکیە گیان لەدەستدان بەو پێی کە حاڵەتی تەواریە بێ حالی سلێمانیەکەن ئەمەش بەهۆی نەبوونی مستەشفاوە. لە ناوڕاستی مانگی سێ ئەمساڵ دەست بە کارەکانی ئەم نەخۆشخانەیە کرا و بڕیار بوو لە ماوەی کەمتر لە 2 هەفتەدا تەواو بکرایە. تەواو نەکردنی لەوادەی خۆی کاردانەوەی بەشێک لە وڵاتیانی بەدوای خۆی دایەنا و گومانیان لە چۆنێتی ئەنجامدان و سەرفکردنی پارەی کۆکراوی پرۆژەکە لا دروست بوو. سەرپەرشتیارەکەشی هۆکاری دواکەوتنەکەی دەگەڕێنێتەوە بۆ گۆڕینی نەخشەی پرۆژەکە و فراوانکردنی. ئەم پرۆژەیە ئێمە لە مانگی سیا دەستمان پێکرد، سەرەتا وتمان لە دەوری 15 ڕۆژێکا تەواوە بێ، بەڵام بە حکمی ئەوەی کەوا لەو کاتە ئێمە 25 قرێڵەی بوو کە زیادمان کرد بۆ 70 قرێڵەی. بەڕاستی ئەرکێک کەوتە سەرشانی ئێمە. ئەگەر ئێمە کرۆناژ نەمێنێ ئەم نەخۆشخانەیەمان پێویستە. تەندروستی خۆی زۆر پێویستی بە بینای نەخۆشخانەیە، تەنانەت بەڕێوەبەراتێکی خۆشی لە کرایە. بڕیاران نەخۆشخانەیە لە دوای نەمانی ڤایرۆسی کۆرۆنا تەندروستی قەزاکە بەکاری بێنێت وەک نەخۆشخانەیەکی تایبەت بە منداڵان. جگە لەم نەخۆشخانەیە لە ڕابردووشدا خێرخوازان نۆژەنکردنەوە و دروستکردنی بینای تەندروستیان لە سنوورەکە گرتووە تا ئەستۆ. ئەمە کردی تەندروستی لە چەمچەماڵە لە زۆر بوارە بەڕاستی کەم و کوڕیمانەیە، تەنانەت جگە لە نەخۆشخانەی مناڵان ئەسڵ ئێمە نەخۆشخانەیەکی گشتیمان نییە بەڕاستی. ئەوەی کە هەیە مەرکز سەحیەکە یان مەڵبەندێکی تەندروستی سەردەمی ڕژێمی بەعسە پێم وابێ لە ساڵانی هەفتاکانە دروست کراوە و تۆزە گەورە کراوە بۆ هەندێ مەبەست و ئێستا ئەوە بەکاردێوەکو نەخۆشخانەی گشتی چەمچەماڵ کەمە بخۆی بەڕاستی کارەساتێکی گەورەیە. چەندین ساڵە کابینەیەک لە دوایەکانی حکومەت بەڵێنی دروستکردنی نەخۆشخانە دەدەن لە سنوورەکە و نای بە نەبواری جێبەجێکردنەوە. دواترینیان لە وادەی بانگەشەی هەڵبژاردننی ساڵی 2013دا وەزیری تەندروستی ئەو کات بەردی بناغی نەخۆشخانەیەکی 50 قەرەوێڵەیی دانا، بەڵام تا ئێستا پرۆژەکە کاری تێدا نەکراوە. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.